الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. مسلمانان إيمان داران سلامي خواهي قورتان لسربيه. ئێمەی مرۆڤ هەرچەندە ئەهلی عیبادەت بین و هەمیشە دەم بە دوعا و ذکر و یادی پەروەردگار بین، هیچ لە خوایەتی پەروەردگار زیاد ناکا، و ئەگەر هەموو مرۆڤایەتی ئەهلی کوفر و ئیلحاد بن، ئەهلی گوناه و تاوان بن، هەمیشە سەرپێچی فەرمانی خوا بکەن یاخی بن، ئەوە دڵنیابە هیچ لە خوایەتی خوای گەورەکەم ناکا. ئینسانەکان هەمیشە معەڕەزن بۆ تاوان و بۆ گوناهکردن، و دەرگای ڕەحمەت و سۆز و میهرەبانی پەروەردگاری هەمیشە واڵایە و کراوەیە. شەیطان وعدی داوە هەمیشە لە کەمینا بێ بۆمان، و خوای تەبارەک وتەعالا لە وەڵامی شەیتانە وعدی داوە هەتا عەبدەکان تۆبە بکەن و بگەڕێنەوە، ئەمیش دەرگای ڕەحمەت و میهرەبانی و سۆزی خۆیان لێدا نەخات. هەمیشە ئێمە مرۆڤی ئیماندار و موسڵمان هەمیشە لە بەینی خەوف و ڕجا بێ، هەمیشە لە عەزاب و سزای خوا بترسێ، و هەروەها ئومێدی بە ڕەحمی پەروەردگاری هەبێ، عەفوی پەروەردگار و لێبوردنی پەروەردگاری لێشاوە. خوا خۆی لە حەدیثی قودسیە فەرمێت: عەبدەکانم ئەگەر گوناهتان بگاتە چڵەپەپۆی ئاسمان، ئەرز و ئاسمان پڕکە کەوتی ئەستەغفر الله، من لێی خۆشە بم. ئەمە مژدەیەکی پەروەردگارە، ڕەحمەتی پەروەردگارە. ئینە ڕەحمەتی وەسیعەت کولە شەیء، ڕەحمەتی من هەموو شتێکەگرێتەوە. و هەروەها فەرمێت لە فەرمایشتێترا ئەگەر عەبدەکانم گوناه و تاوان نەکەن و داوای لێخۆشبوون و تۆبە نەکەن، پەشیمان نەبنەوە بە حساب کە گوناه و تاوانیان نییە، ئەوە کۆمەڵێک دروست ئەکەم گوناه و تاوان بکەن و داوای لێخۆشبوون لە من بکەن، چونکە من داوای لێخۆشبوونم زۆر پێخۆشە. ئێمە هەمومان گوناهبارین، هەمومان تاوانبارین، کەس نەڵێ من گوناهبار نیم، تاوانم نییە، من وەلیم، من دۆستی خوام. ئەو بەستای خوایە. تۆبەکردن و پەشیمان بوونەوە و گەڕانەوە لە گوناه و تاوان واجبێکی شەرعیە لەسەر تاک بە تاکی موسڵمانان، پێویستە. هەمومان گوناهبارین، ئیقرار بە گوناه و تاوانی خۆمانەکەین. ئەگەر سەرنجێکی حەیات و ژیانی پێغەمبەران بین لە حەزەتی ئادەمەوە تا حەزەتی خاتەم، سەیری ژیانیان کە هەموویان هەمیشە و دائیم دەم بە تەوبە و ئیستیغفار بوون. خوای تەبارەک وتەعالا کە باسی پێغەمبەری ئێمەیەکە، لە کاتێکا خوا خۆی پێ فەرمێت: ليغفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر. خوا لە گوناهی ئەوڵ و ئاخر و خۆش بووە، بەڵام ئەم ڕەسوول الله فەرمێت: إني لأستغفر الله 70 مرة أو 100 مرة يوميا أو كما قال. هەموو ڕۆژێک من 70 جار 100 جار ئەڵێم خوایە لێم خۆش بە، خوایە پەشیمانم ئەگەڕێمەوە لای تۆ. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. خوا پێ فەرمێت ئەم هەموو سەرکەوتنە، ئەم هەموو عیزەتە، ئەم هەموو ڕەحمەتە بەسەر تۆوە، فسبح بحمد ربك، ستایجی پەروەردگار بکە، واستغفره، داوای لێخۆشبوونی لێ بکە، چونکە خوای گەورە خاوەنی لێبوردن و لێخۆشبوونە. حەزەتی ئادەم باوکی بەشەریەت، ئەبول ئەنبیا، ئەبول بەشەریەت ئەفەرمێت کە لەگەڵ حەزەتی ئادەمە گوناهەکەیەکە و تاوانەکە، خوای تەبارەک وتەعالا بۆمان باسەکە، ئەفەرمێت ڕوویان کردە قابی پەروەردگار و وتیان پەروەردگارە ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خوایە ئەگەر تۆ لێمان خۆش نەبی، خوایە ئەگەر تۆ لێمان نەبووری، ئەگەر ڕەحمان پێ نەکەی، ئەگەر میهرەبانی و سۆزی خۆت نەرژێنی بەسەرمانە، ئێمە لە زەرەرمەندانین، تاوانبارین، گوناهبارین. خوا لێی خۆش بوو، خوا لێی خۆش بوو. هەر یەک لەو پێغەمبەرانە
كتو حياة جيانا نخوين توا. حضرت يونس فرمي خوايا تو تاكو تنهاي خوايا اليوم خوش با. حضرت إبراهيم، حضرت موسى، حضرت عيسى يك بيك بيغمبران كجيان وحياتيان هموي لي خوشبونو داوي لي بردنا پروردگاريان لكادك اوانت بيغمبري خوان معصوما ونابارين بلام بو اوي كوا امتكانيان وقت تشريع يا صابي بويان بجويان بكن هميشه ايميان فير كردوا كدا داوي لي خوشبونو توبه بكين بقرينوا چونك توبه كاران خوشويستي پروردگارن. إن الله يحب التوابين ويحب المتطهرين. خواهي تبارك الله توبه كاراني خوش أبيه أواني خوان باق كنوا تسكي خوان أبن بدوستي خوا هر كسي بيد دوستي خوا. خواهي تبارك وتعالى بليشاو رحمتي خو يرجعني بسريا بلام ضل نيابا أويشي إقرار بقناو تاواني خوينكا توبنك أو الظالم استمكارا ومن لم يتوب فأولئك هم الظالمون. خواب الظالم استمكار ناوي با خواهي قورة بتاوان بارقي زور قورة ناوي با لسدمي حضرت موسى سلامي خواهي لسربية پیاوێکی مجاهید کە هاوڵی بوو لە هەموو غەزاکانە بەشداریە کرد. حەزرەتی موسا بە وەلی و بە دۆستی خوایە زانی کاتێک کە شەهید بوو وەفاتی فەرموو. حەزرەتی موسا فەرمی اللهم اغفر له خوایە لێی خۆش بە خوایە دەرەجەی بەرزکەرەوە. خوا وحی کرد بۆ حەزرەتی موسا فەرمی ئەوە لێی خۆش نابم ومن لێی نابورم. حەزرەتی موسا فەرمی خوایە ئەوە لەناو ئێمە وەلی بوو چۆن لێی خۆش نابی؟ فەرمی لەبەر ئەوەی کە بیری لە گوناهەکانی نەکردەوە وأصلاً پشیمان نابووە پێکەنینی هاو کاتێکەوە باسی پشیمانی تۆبەی ئەکرد. وای ئەزانی ئەمە هەموو شتێکە ئیتر نەجاتی بووە مادەم ئیقراری بە تاوان نەکردووە مادەم تۆبە و پشیمانی نەبووە ئەوە دۆزەخ جێگەیەتی. بۆیە پشیمان نەبوونەوە لە گوناه ئیقرار نەکردن بە تاوان تۆبە نەکردن تاوانێکی زۆر گەورەی خوا بە زاڵم مستەمکار ناوێ با. بۆیە خوا بەو گەورەی ئەفەرمێت قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. أي عبد كانم أواني كوا زيادة رويتان كردوا قناه تاوانتان كردوا سەرپێچیتان کردو یاخیبوون مەویست مەبن لە ڕەحمەتی پەروەردگار. ڕەحمەتی پەروەردگار بە لێشاوە خوا لە هەموو گوناهەکان خۆش ئەوێ ئەبورێ خوایەکی غەفور و ڕەحیمە. ناوی خوا غەفورە سیفەتی خوا غەفورە ڕەحیمە ڕەحمانە. بۆیە داوای لێ خۆشبوونی لێ بکەن قەت مەویست مەبن. خوای تەبارەک وتەعالا ئەوەندە ڕەحمی زۆرە ئەوەندە بەزەی زۆرە یەک ڕەحمەتی لەسەر زەمینایە نەوە نوێی بۆ قیامەتە بەتایبەت بە ئومەتی ڕەسوول اللهە صلی الله عليه وسلم. بۆیە هەمیشە و دائم دەم بە ئیستیغفار بن هەمیشە و دائم مەویست مەبن مەڵێ گوناهم زۆرە مەڵێ تاوانم گەورەیە بزانە خوای گەورە هەیە خوایەکی بە سۆز و میهرەبان هەیە. وەک چۆن مەویست بوون لە ڕەحمەتی خوا کوفرە و تاوانە و گوناهە بەڕاستی پاڵدانەوەیش وبيخنبون لسزاو عذاب إخوة أو كفر تاوان آزيزان وخوشويستان. كابرات تقصون الرسول الأكرم صلاة والسلام إلى سلوه فرمي يا رسول الله روحوا جانم بفيداد به بمال وأولاد وفيداد يا رسول الله أري من قناه بكم خواليم خوشوي فرمي بله خوا زور بالرحمة فرمي أي أجر توبم كردو دعاء توشي قناه فرمي خوا هليت خوشوي أجر توبة بكي فرمي أجر قناهم كردوا وأخوالهم خوشوي توبة بكم فرمي بله خواي تبارك وتعالى هرگيز توشي يأس نابه خواي تبارك هرگيز توشي أو نابه كواب راسي نار حد به بيتاقد به لتوبة عبدكاني خواي قولا ذاتي الله خواي خالق مانا وقت شون دايكيك مهربان برانبر من دالكي خوي دايكيك بسوسة برانبر من دالكي خوي خوا بهزاران قد برانبر عبدكاني خوي بسوزو بمهربانا خواي تبارك وتعالى هرگيز ورسنا به لتوبه و پشیمانی عبدکانی خوی عزیزان و خوشویستان. چاکە کردن یەکێک لەوانەی کە بەڕاستی ئینسان لە خواوە نزیکاتەوە و هۆکاری لێخۆشبوونی تاوانەکانیشە.
کابرایە کاتە خزمەتی پێغەمبەری خوا فەرمووی یا ڕەسوڵڵاه تووشی گوناه بووم چی بکەم فەرمووی تۆبەیەکی نەسوح بکە باوکت ماوە دایکت ماوە فەرمووی یا نە باوکم ماوە نە دایکم ماوە فەرمووی پورت ماوە فەرمووی بەڵێ فەرمووی ڕۆ چاکەی لەگەڵا بکە خوا لێت خۆشە بێ یعنی ئازیزان و خۆشەویستان خوا بە دوای بیانووەکە ئەگەڕێ لەم عەبدانی خۆی خۆش بێ بەڵام بە مەرجێک حەق الله بێ ئەوەیشی حەق الناسە پێغەمبەرە فەرمێت پێش ئەوەی مفلیسی قیامەت بی لە دنیادا حەقی ستەملێکراوان بەرەوە مافیان بۆ بگەڕێنەوە زەمی کێت کردووە غەیبەتی کێت کردووە باسی کێت کردووە ماڵی کێت خواردووە تۆبەی نەسوحی لێ بکە یا ئەیها الذین ئامنوا توبوا إلى الله توبة نصوحا حەق و مافی خەڵکی بەرەوە ئیتر مەویس و نائومێدیش مەبە لە ڕەحمەتی پەروەردگار کابرایەک چونکە مەویس نەبوو لە ڕەحمەتی پەروەردگار ئەفەرمێت 40 ساڵ حەجی کرد خوا هەر لێی خۆش نەبوو 40 ساڵ هەر جارێ وەلیەکەی بیناو ئەی فەرموو حەجی ئەمساڵ هەمووی قبوڵ بووە بەسی تۆ قبوڵ نەبووە مالی کوڕی دینار فەرمووی ئەو ساڵە لە حەج بووم لە خەوما دەنگێک کا بە گوێما فەرموویان بە محەممەدی کوڕی هارونی بەڵخی بفەرموو ئەو کەسە حەجی کردووە حەجەکەی قبوڵ نییە ئەڵێ منیش ڕۆشتم لە ناو خەڵکی بەڵخ و بوخارا کابرام دۆزیوە محەممەدی کوڕی هارون فەرمیان بەڵێ پیاوێکە وەلیە دۆستی خوایە زیکرەکە تۆبەی کردووە بەڕاستی پیاوێکی چاکە چوو بۆ لای ئەزانێ لە سوجدایە مالی کوڕی دینار کە چوو نزیک بۆ لێ هەستی کردکەوە مزگێنی و مژدەیە کاتووە سەری لە سوجدە بەرز کردەوە فەرمووی مالی کوڕی دینار تۆ چیت پێیە بۆمان ناشی وەکو ئەوانی تر بەڕاستی ئینزارمان کەی و ئاگادارمان کەی فەرمووی سەرم سوڕەمێنە لە عیبادەتی تۆ لە چاکەی تۆ بەڵام ئەم شەو ئاگادار کرام حەجی حاجیان قبوڵ کرا بەس حەجی تۆ قبوڵ نەکراوە بۆ تاوانەکە چییە فەرمووی ئەمە چل هەمین حەجمە بەڵام هەرواز نایەنم خوا بە ڕەحمە خوا بە سۆزە بەڵکو خوا لێم خۆش بێ مالیکە فەرمێت دەسم کرد بە گریان بۆی ئەم پیاوە ئاوا ئەپاڕێتەوە خوایەک بەو ڕەحم و میهرەبانیە چۆن تا ئێستا چل حەجی کردووە لێ خۆش نەبووە فەرمووی تاوان و جورمە چییە فەرمووی تاوان و جورمەکەی من ئەوەیە کەسێک بووم ملحید بووم بێدین بووم عەرەخۆر بووم سەرسەری بووم دوو لە ڕۆی جەنابتان ڕۆژێ لە ڕۆژان بە سەرخۆشی خۆم کرد بە ماڵا دایکم تووڕە بوو لێم لەسەر ئەوەی کەوا سەرخۆشم پاڵێکم نا بە دایکمەوە کەوتە ناو تەنورەکە و دایکم سووتا هەتاکو ئێستا لە دوای ئەوە بەڕاستی ئاخ و خەفەت ئەخۆم بۆ ئەو وەسعە بەسەرمە هاتووە بەڵام وەڵڵاهی سەرخۆش بووم ئەینا من دایکم میهرەبان بۆ دایکم زۆر خۆشویستووە ئێستەش بەردەوام حاڵی من گریان و شینە لە تاو ئەو جورمەی کردومە لە تاو دایکی داماومەکە ئەو زوڵم بەرامبەری کردووە خوا لەسەرەوە لێم خۆش نابێت 40 ساڵە حەجەکەم دەستی کرد بە گریان فەرمووی بەڵام هەر ناومێد نابم جارێ لە جاران هەتا مالیکە گوناحەکەی بیست فەرمووی تۆ ئەوە تاوانباری ئەوەنە خەجاڵەتی تاوانێکی وات کردووە بەڕاستی چۆن خوا لێت خۆشە بێ شەوێ لە خەوما ئاگاداران کردم فەرمیان ئەی مالیک تۆ ئەوت ناومێد کرد بەڵام ئەو ناومێد نەبوو ناومێد بوون کوفرە بەڵام ئەو بەردەوام بوو ئیسراری کرد داوای لێ خۆشبوونی کرد ئێمەش لەبەر بەردەوامەکەی لێی خۆش بووین لە گوناهی خۆش بووین هەرچەند جرمەکەی گەورە بوو بەرامبەر بە دایکی بەڵام لێی خۆش بووین چونکە بەڕاستی تۆبەی کرد و گەڕاوە ئازیزان و خۆشەویستان ئینسان مەهماکان گوناهبار بێ تاوانبار بێ ئەگەر دەستی بەرز کردەوە حوزوری پەروەردگار خوا لێ خۆشە بێ جا بۆیە بە ڕۆمانگی ڕەمەزان ئەڕۆین باشترین پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز لەم میوانە گەورەمان کە هەمووی ڕەحمەت و سۆز و میهرەبانی پەروەردگارە بۆ ئومەتی ڕەسوولی نازدار و ئومەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله علیه وسلم تۆبەیەکی نەسوحە بە ئیخلاس و بە دڵسۆزانە دڵ و دەروونی خۆمان پاکەینەوە پێشوازی لێ بکەین خۆمان ئامادەکەین بۆ گرتنی ڕۆژی ڕۆژەکانی بۆ قیامی شەوەکانی بۆ زیکر و ویرد و قورئان بۆ مانگی قورئان بۆ مانگی دوعا تۆبەیەکی نەسوحە لەگەڵ کیا شەرتە لەگەڵ کیا دەنگت نییە لەگەڵ کیا خراپی زوڵمت لە کێ کردووە بۆی بگەڕێنەرەوە تۆبەیەکی نەسوح بکە بابەر میهرەبانی پەروەردگار بکەوی خوا لێت خۆش بێ لە تۆبەکاران و لە محیبان و لە عاشقان و لە دۆستانی خۆی ئەژمارت بکە و ئەژمارمان بکە یا ڕەبی خوا لێمان خۆش بە یا ڕەبی خوا عاقبەتمان خێر بگێڕە خوا لە گوناه و تاوانمان خۆش بە یا ڕەبی خوا گیانە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت لە گوناهی باوک و دایکمان خۆش بە یا ڕەبی خوا
لێتە پاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت یا ربی خوای بە ئیمان و مان ژێنەمان بەرنە زیندومان کەرەوە یا ربی خوای گیان تۆبە و پەشیمانین لە گوناهەکانمان ئیقرارەکەین بە گوناهەکانمان خوایە تۆ خوایەکی لێبوردەی غەفور و ڕەحیم و ڕەحمانی خوایە لێمان خۆش بە خوایە لێمان خۆش بە لە باوکو دایکمان خۆش بە یا ربی خوایە گیان بە ئیمانمان ژێنەوە بان برێن و زیندومان کەرەوە لە بەڵاو و باو نەخۆشی و ناقەشی خۆمان و ئایلە و ماڵ و منداڵ و خێزانمان پارێزاوکە وڵاتمان پارێزاوکە یا ربی خوایە ئەم بارانە بۆ ئێمەت بارانی ڕەحمەتە بارانی میهرەبانیە خوایە بۆمانی زیادکەی پڕ بەرەکەتی کەی پڕ ڕزق و ڕۆزی بێ بەرەکاتی ئەرزوو ئاسمان برجێنە بەسەرمانە بیکە شیفای دڵ و دەروونمان شیفای عەقیدە و بیر و باوەڕمان ئاوەدانی وڵات و نیشتیمانمان یا ربی خوایە لە قاتی و گرانی و نەکبەتی و بەدبەختی لاماندا لەوە باو نەخۆشی خۆمان و وڵاتمان و ماڵ و منداڵمان پارێزراوکە یا ربی خوایە کار بەدەست وڵاتمان بۆ ئیسلاحکە ئیمان و ئیسلام و ئەخلاق و ویجدانیان بەرێ یا ربی خوایە گیان لەدەپارڕێینەوە ئەوەی دۆستمانە دۆستی بی ئەوەی دوژمنمانە دوژمنی دینمانە خاکمانە وڵاتمانە نیشتیمانمانە خوایە ئەگەر شیاوی هیدایەتە خوایە هیدایەتی بی ئەگەر شیاو نییە خوایە لەدەپارڕێینەوە بە ئیسمی عەزەمی خۆت لە کۆڵمانی کەیتەوە حاکمی عادل و دادپەروەرمان بۆ منێرە یا ربی خوایە گیان لەدەپارڕێینەوە ئەوانەی داوای دوعا خێریان لێ کردوین لە ناوەی وڵات لە دەرەوەی وڵات نەخۆشیان هەیە خوایە شیفای عەجز و پەلایان بۆ بنێرە خوایە شیفای عەجز و پەلایان بۆ بنێرە خوایە شیفای نەخۆشی ئێمەی و تەواوین نەخۆشی خەستەخانەکان و مسلمانان بی یا ربی خوایە ئەوانەی گیر و گرفتیانە بۆیان چارەسەر فەرمی یا ربی خوایە ئەوانەی ناڕەحەتن یا ربی خوایە دەرگای خێر و خۆشیان لێ بکەرەوە ئەوانەی منداڵ ساڵحان بەرێ ئەوانەی هێیانە و ساڵنی خوایە بۆیان ساڵەکەی آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين